بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ئەو نمایشەی کە چین دەیکات بۆ هەموو جیهان. ئەم نمایشە چییە؟ دەیەوێت پەیام بە کێ بدات؟ دەیەوێ چی بە جیهان بڵێت؟ گفتگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج لە ئوسترالیا و ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. ئەوەی چین دەیکات ئەو نمایشە چییە؟ بۆ لەم کاتەدا نمایشە دەکات و دەیەوێت چی بە جیهان بڵێت؟ زۆر سپاس کاک ڕانکۆ. وەڵا هەر بۆ ئاگاداریت من پارساڵ لە هەمان ئەو شوێنە بووم کە ئەو نمایشە ئێستا لێ دەکرێتن، بەڵام من بە سەردان چوو بووم و سەرۆکی چینم نەدیت. بەرحاڵ ئەمە دیارە با بڵێن ڕێپێوانێکی تقریبان ساڵانەیە، هەموو ساڵێک نەکراوە بەڵام زۆر ساڵ کراوە. ماوەیە کە تقریبان بووە بە با بڵێن نەرێتێکی زیاتر، بەڵام هەر لە سەردەمی ماوسیتۆنگەوە و پێش ماوسیتۆنجیش مەسەلەن چین ئەم جۆرە نمایشانەی کردووە. ئەم نمایشەی ئەم ساڵ لەوانەیە زۆر جیاواز بێ لەگە زۆربەی ئەو نمایشانەی پێشووتر کە چین کردوێتی. هۆکاری هەرە سەرەکی مەسەلەن لەوانەیە پەیوەندی دوو هۆکار هەیە لەوانەیە پەیوەندی بە سیاسەتی ناوخۆی چینەوە هەبێ. یەکێکیان ئەوەیە کە بۆ ئاگاداریت ئەمە لە هەشتامین ساڵڕۆژی ڕزگاربوونی چینە لە دەست یابانیەکان. یعنی بەو مانایە دەیەوێ چین دەیەوێت بە جیهان بڵێ و بە یابانیەکان بە تایبەتی بڵێ کە ئێستا ئیدی ئێمە چین ئەو وڵاتە نەماوە کەسانێکی دیکە بێنداگیری بکەن بەشێکی لێ بپسڕێنن. ئەمە لەلایەک لەلایەکی دیکە بەشێکە لەو زیندووکردنەوە و وروژاندن و ڕۆحی ناسیۆنالیزم و هاوکات یەکێتی نەتەوەیی چین کە لە ڕۆژێکی وادا دەیانوێت نمایشی ئەوە بکەن. بەڵام هەر لە ڕووە ناوخۆیەکەیەوە بەشێکە لەوەی کە شەرعیەتدان بە حزبی کۆمونیستی چینیە، چکۆی مەرزانین دیموکراسی لە چینە نییە و حزبێکی تاکە حزبێک حاکمە. ئەمە بۆچی دەکاتن؟ لەم نمایشە دەیەوێت بە خەڵکی چین بڵێتن چێ دەیەوێت پێیان بڵێ کە ئێمە ئەوە حزبی کۆمونیستی چینی بوو ئێوەی ڕزگار کرد لە دەستی یابانیەکان. ئەوە حزبی کۆمونیستە کە زیاتر لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا زیاتر لە 9 ملیار خەڵک 500 میلیۆن خەڵکی لە ئاستی هەژاریەوە ڕزگار کردوتەوە و بەرز کردوتەوە بۆ ئاستێکی ئێستا چینەکان تێدا دەژین. لەوانەیە لەوەش گرنگترەوە بێ کە بە چینیەکان دەڵێ یا بە دنیاش دەڵێ کە مەسەلەن ئەمە چ گەشەیەکی ئابووری و تەکنۆلۆجی لە چینە ڕوویداوە. لەلایەکی دیکە نمایشی هێزە، نمایشی ئەوە دەکاتن کە دەوێت بە دنیا بڵێ کە ئێمە ئەگەر بمانەوێت تایوان بگرینەوە دەتوانین بگرین. دەوێت پەیام بنێرێ بۆ هەموو ئەو کەسانی کە دەیانوێت با بڵێن تیبت سربەخۆ بێ پەیامی ناڕاستەخۆیان پێڕابگەێنێ. بەڵام ئێمە دەزانین کە ئەو کێشە و ململانەیەکی سەرسەخت هەم ئابووری هەم سەربازی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بە تایبەتی، چونکە چین لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا بووە بە با بڵێن زلهێزێک. ئێستا ئابووری چین بەڕای من لە ئابووری ئەمریکا لە ڕاستیدا بەهێزترە. زۆربەی داتاکان ئەو داتایە کە GDP بەکاردێنێ ئەمریکا لە پێشتردانێ بەوەی کە با بڵێن 136 ئابووری دنیا ئێستا شەر GDPەکەی ئەمریکیە، بەڵام 124 چینیە. بەڵام لە ڕاستیدا ئەم پێوەرە من بە هەڵی دەزانم، چونکە پێوەرێکە کە بنەماکەی لەسەر ئەوە داناوە کە با بڵێن دەستیکاری ئەمریکی لە مانجێکە چەند وەردەگرێت و دەستیکاری کەسێکی چینی چەند وەردەگرێت. ئەمە جیاوازێکی ئێزگار زۆر هەیە لەوەدا. بەڵام ئەگەر بەرهەمهێنان بکەی بە پێوەری سەرەکی ئەوە بە دڵنیایی چین لە ڕووی ئابووری و بەرهەمێنانی ئێزگار زۆرترە لە ئەمریکا. ینی من مەبەستمەوەی کە بڵم ئێستا کە بەڕاستی لە ڕووی سەربازیەوە نا، بەڵام لە ڕووی ئابووریەوە بە دڵنیایی ئابووری چینی گەورەترە لە ئابووری ئەمریکی. ئەوە جۆرێکە لەو نمایشە لە ڕووی سەربازیەوە. باشە دکتۆر هەر لەسەرەوەی کە تۆ دەیڵێ دکتۆر بەس بەر لێ بچیتەوە لایەنە سەربازیەکە ئەوەی تۆ دەیڵێ لەم ڕۆژانە راپۆرتێکم لەسەرەوە خوێندەوە دەڵێ بەتاکی چین لە ڕووی ئابووریەوە پێش ئەمریکایە، بەڵام
ئەوە ئەمریکا وەکو جۆرێک هەم لە گوشار هەم وەکو شتێکی علامی ئەوەی بڵاو کردوەوە کە هەمیشە ئەمریکا پێشەنگە، ئەمریکا زۆرترین هاوردەی هەیە لە وڵاتانی دیکەوە، بۆی وابەستەیان بکە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە هەمیشە وابەستەی خۆی بن وەکو یەکەمی جیهان. خۆی ئەمریکا ئابوووریەکی گەورەی هەیە، ئەمە هیچ گومان تێدا نیە کە مەسەرەن یەکێک لە هاوردە هەرە گەورەکانی چینی شەر ئەمریکا، یعنی ئەوەی کە لە هەموو وڵاتێک زیاتر کەلوپەلی چینی هاوردە دەکا ئەمریکایە. بەمە لەم ڕۆژانە وەک بۆ پشتڕاستکردنەوەی قسەکەی تۆ دوێنێکە بوو پێم وایە دۆناڵد ترامپ گوتی ئێمە پەیوەندیمان باشە لەگەڵ چین، ئێمە چین پێویستی بە ئێمەیە، لەبەرەوە ئەو ناتوانێت دەستبەرداری ئێمە بێتن. بەڵام ئەوە بەو مانایە نییە کە ئابووری ئەمریکی بەهێزترە لە ئابووری چینی. لە ڕاستیدا مانایەوەی کە ئابووری چینی هێندە بەرهەمێنان دەکاتن کە تەنانەت وڵاتێکی گەورەی بەرهەمهێنی وەک ئەمریکاش بەبێ کەلوپەلە چینەکان ئیدارە ناکا. جا ئەوە ململانەیە کە بەڕاستی لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا، بەڵام لە ڕووی سەربازیەوە من ئێستاش پێم وایە ئەمریکا زۆر زۆر لە پێشتە. بەڵام کاک ڕانکۆ ئێمە دەبێت شتێک بڵێن کە بۆچی ئەگەری ئەوە هەیە کە چین بە پێش ئەمریکا بکەوێت. دیارە من پێم ناخۆشە ئەمە باز لە پێخۆشی پێ ناخۆشی ناکەین، باز لەوە دەکەین کە واقعەکە چ دەگوزارێت. من پێم وایە چین لە ماوەی 10 ساڵی داهاتوودا یان 20 ساڵی داهاتوودا بە پێش ئەمریکا دەکەوێتەوە، چونکە ئێستاکە بخۆی بۆ ماوەی نزیک لە 50 ساڵیش تا 10 ساڵی ڕابردووی لێ دەرچێت، بۆ ماوەی 40 ساڵ با بڵێن چین بەردەوام ئەوەی کە بەرهەمی دێنا بەرهەمی با بڵێن ریسایکلی معریفەی غەربی بوو، یعنی ئەوەی کە لە ڕۆژاوە بەرهەمدار بە تایبەتی لە ئەمریکا چین دەهاتەوە لە وڵاتی خۆیان دووبارە مەسەلەن ئەم شتێکی لەو شێوازە دروست دەکرد کە یان لاسایی دەکردەوە یانی تەکنۆلۆژیایەکی هاوردە بوو. ئێستا کە ماوەی 10 ساڵێک دەبێت لە ڕووی تەکنۆلۆژیەوە چین زۆر زۆر چوتە پێش. یەکێک لە نیشانەکانی چوونە پێشی چینیش ئەوەیە کە زانکۆکانی چین ئێستاکە ئاستیان لە ئاستی زانکۆ بەرزەکانی جیهان دەدەن، تەنانەت لە ئاستی هارڤەرد و لە ئاستی کامبریج و ئۆکسفۆردیش چەند زانکۆیەکێ لە یەک لەوانە جاکۆی پەکین مەسەلەن. ئەمانە هەمووی مانای ئەوەیە کە چین لێرە بەدواوە دەتوانێت معریفەی خۆی تەکنۆلۆژیای خۆی بەرهەم بێنێتن بە بێگەڕانەوە و پشتبەستن بە تەکنۆلۆژیای ڕۆژاوە. و گرنجێکی ئێزگار زۆریش پارەیەکی ئێزگار زۆریشی هەیە لە بەردەستیدایە کە تەرخانی کردووە بۆ گەشەپێدانی زانکۆکان. پێچەوانەکەی ئەوەی کە لە چین ڕوودەداتن ئێستاکە لە ئەمریکا پێچەوانە پارەی تەرخانکراوە بۆ زانکۆکان کەم کراوەتەوە. مەسەلەن بۆ نمونە لە ماوەی چەمانجی ڕابردوودا ململانەیەکی زۆر سەخت هەبوو لە نێوان ئیدارەی ترامپ و زانکۆی هارڤەرد. زانکۆی هارڤەرد پارەیەکی ئێجگار زۆر لە دەوڵەتی فیدرالی وەردەگرێت، دیارە بۆ خۆی پارە بەرهەمیش دێنێ مەسەلەن چونکە زانکۆیەکی پرایڤێتە، بەڵام بەتایبەتی بۆ توێژینەوە بۆ گەشە و تێژینەوە یەکێک لە سەرچاوەدارەکانی حکوومەتی فیدرالی ئەمریکیە. بەڵام حکوومەتی فیدرالی ئەمریکی ئەو پارەیە دابین ناکات بۆ زانکۆی هارڤەرد و بۆ زۆر زانکۆی دیکەش. ئەمانەش هەموو بوویتە مایە ئەوەی کە زانکۆکانی چین بەرەو پێش بڕۆن و زانکۆکانی ئەمریکا بەرەو ئاستیان نزمتر بێتەوە. دیارە هەندێش پەیوەندی بەوە نیە کە زانکۆکانی ئەمریکا ئاستیان نزم بۆتەوە، بەڵام پەیوەندی بەوەیە کە ئاستی زانکۆکانی چاینا زۆر چۆتە پێش. باشە دکتۆر لە سەرەتای قسەکان تاماژەت بە شتێک کرد بۆ من یعنی جێی پرسیارە وتر لە چین دیموکراسی بوونی نییە، یەک حەزب هەیە ئەمە دەزانین، بەڵام وڵاتێک کە بەو ژمارە زۆری دانیشتوانەوە حەزبێک بتوانێ بەم خێراییە ینی وڵاتەکەی بەرەو گەشتە سەندن بەرێ بەرەو پێشکەوتن بەرێ پرسیارێکی ینی جەوەری دێتە پێشەوە. ئایا ئەم وڵاتە پێویستی بە دیموکراسی هەیە؟ من پێم وایە پێویستی بە دیموکراسی هەیە، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە مۆدێلی گەشەی چینی مۆدێلێکی خراپە.
بە تایبەتی بۆ وڵاتانی تازە پێشکەوتوو بەو مانایە کە ئەگەر من بڵێم مەسەلەن بابەستم چێ لە مۆدلی چینی مۆدلی چینی مۆدلێک ئەگەر ئێمە بڵێن لە دنیادا کورتی بە ئاسانی سادەی بکەینەوە لە دنیادا سێ جۆر مۆدلی گەشەی ئابووری هەیە گەشەی ئابووری لیبرالی ئەوەی کە ئەمریکا و ئەوروپای ڕۆژاوا تەبەنیان کردێ گەشەی ئابووری سوسیالیزمی کە دەوڵەت خاوەندارەتی لە هەموو شتێک دەکاتن لە هەموو کۆمپانیایەک ینی بۆ خۆی بەرهەمێنان دەکاتن بۆ خۆی کۆمپانیەکان سەر بەخۆیەتی لەگەڵ ئەوەی کە با بڵێن ئەوەی کە لە چینە کە هەم تێکەڵەیەکە لە سەرمایهداری و لە سوسیالیزم کە من دەتوانم مەسەلەن کە نێزیکە لە مۆدیلی یابانی و مۆدیلی سنگاپوری مۆدیلی کۆریای جەنوبی دیارە بە جیاوازێکی زۆری شەوە بەتاوەتی لە ڕووی بەتاوەتی لە کایە دیموکراسیەکەیدا بەڵام مەبەستم چیەوە بڵێم مەبەستم ئەوەیە کە بڵێم بەتاوەتی ئەم مۆدلە بۆ ئێمەی کوردستان یان بۆ وڵاتانی وەک عێراق و هەنش زۆر گرنگە مۆدلێکە کە دەوڵەت بەخۆی سەرپەرشتی گەشەی ئابووری و پیشەسازی و کوشتتوکاڵی وڵاتەکە دەکاتن یعنی هانی وەبەرهێنی ناوەخۆ دەداتن بەو مانایەکە پشتیوانی داراییان لێ دەکاتن بێزگەلەوەی کە پشتیوانی داراییان لێ دەکات مەسەلەن با بڵێن لەوانەیە چی پێدان تاریف بخاتە سەر ئەو هاوردەکردنی هەندێشت مەسەلەن چاینا پشتیوانیی ێزگار گەورە لە زانکۆکانی دەکەوە ئەوی تازە چاینا پشتیوانیی ێزگار زۆر لەو هەموو ئەو کەسانە دەکاتن کە کەلوپەلەکانی خۆیان هەنادەی دەرەوە دەکەن ینی بەو مانایە مەبەستم چێ لەم قسە مەبەستم ئەوەیە کە بڵێم کە یاریدەدەری پیشەسازی ناوخۆیە بۆ ئەوەی بتوانێ لە ئاستی چێبڕچێدا بتوانێت چێبڕچێ لەگەڵ مەعامل و مەسانەی وڵاتانی دیکە بکاتن چونکە ئێمە ئێستا با بڵێن لە کوردستانە مەساگە نمونیش زۆر سادە باسکەین لە کوردستان ئێمە باسیەوە بکەین کە بڵێن کەسێک کە خیار دەفرۆشێت دەڵێن کاکە تو بۆ خیار ناکەێت دڵ کاکە خیارەکە من لەگە خیاری ئێرانیا ناتوانین منافسە بکاتن بەڵام بۆ ناتوانین منافسە بکاتن چونکە دەوڵەتی خۆمان حکوومەتی خۆمان پشتیوانی لە بەرهەمهێنی خۆماڵی ناکە جا من مەبەستمەوەی لە خەیارێکەوە تا دەگاتە بەرهەمهێنانی سیارەی ئەلکترۆنی و سیارەی کارەبایی لە چینە هەموو ئەو شەریکاتانە پشتیوانیان لێ دەکرێت ئەگەر ناتوانن کۆمپانیایکی چینی منافسە یا چێبڕچێ لەگە تێسلە بکاتن کە کۆمپانیایکی ئەوەن دەگەورێت بەڵام ئێستاکە لە ماوەی 10 ساڵی ڕابردوێت لە ماوەی 5 ساڵ ڕاو لە کوردستانی خۆماندا ئێستاکە ماشێنی چینی خەریکە بازاری کوردستان کۆنتترۆل دەکات بەڵام هۆکارەکەی بەس بووە ناگەڕێتەوە کە مەسەلەن با بڵێن پیشەسازی سینی باشترە لە پیشسازی ئەمریکی هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەوی کە دەوڵەتی چینی دامی پیشەسازی ناوخۆی دەکات بە شێوەیە کە بتوانێت بەرهەمێنانی بۆ ئاسان بکاتن نرخیشی بۆ کەم بکاتەوە باشە دکتۆر ینی باس لە دوو جۆر لە داگیرکاری دەوڵەتان دەکرێت ئەوەی ئەمریکان دێجا ڕاستەوخۆ بە جەنگ دەچوان دێک وڵاتی ینی سیستەمی سیاسی دەگۆڕی بەڵام ئەوەی سین دەیکا دەڵێن داگیرکارێکی ئابووریە بۆ وڵاتەکان داگیرکارێکی کللتوریە بۆ وڵاتان تۆ چۆنی دەخوێنیتەوە؟ وەڵام من دەمەوێت یەک نمونەشت بۆ باسکەم لەسەرەوەی کە دەوڵەتی چین دەوڵەتێکی دیموکراسیە یان دیکتاتۆریە من ئەو ڕۆژە کە پار ساڵ کە چووم لە یەکەم ڕۆژ ئێمەیان برد بۆ ئەو گۆڕەپانی تێنەمەن سکوێ بۆ خۆ دەزانی کە لە ساڵی 1970 ڕووداوێکی لێ ڕوودا کە خۆپیشاندانێک بوو یەکێک لەو کەسانی کە خۆپیشاندانەکەی کە ڕوبەڕووی دەبابەیەک دەڕۆیشت لەگەڵ لولەی دەبابەکە دەسوڕا کە مەبەستی ئەوە بوو کە ناتوانانی ملم لێ بنەی ئەمە بووە بە وێنەیە کە هەموو خەڵکی جیهان و ئەمە چەندین ساڵە دەجێڕدرێتەوە ئێمەیان کە برد بۆ ئەوێ تور گایدەکەمان سینی بوو لە ڕێگا بە ئێمەی گوت هەچ کەسێک لەو مەیدانە سەر لەگەڵ هەر کەسێکی دیکەی چینی کرد پێی گوت کە لەم مەیدانە چی ڕوویداوە دواتر نێتەوە لای من بڵێ من تورگای دەکەیم چونکە من ئەو ناناسم یعنی بۆ مەبەستەی ئەوە بوو کە بڵێ مەسەلەن قسەکردن لەسەر ئەم جۆرەشتانە بە هەموو شێوەیە قەدەغەیە کە دێنە خوارەوە
قسە لەسەر سیاست ناکەن بە هەمان شێوە من بۆ خۆم لە دیپسیک کە ئای بەناوبانجی سینیە من لێم پرسیوە what happened at Tiananmen Square دەڵێ من نازانم بەڵام ئەگەر بگەڕێمەوە سەر با بڵێن پرسیارەکەی تۆ کە خەریکە پرسیارەکەم لەبی دەستێتەوە کاک ڕانکۆگە ببینیەوە دکتۆر پرسیارەکەم ئەوە بوو من لەبیرم نەچوو بێتەوە باشە پرسیارەکەم ئەوە بوو دوو جۆر داگیرکاری هەیە مەسەلەن ئەمریکا هەندێک جار ڕاستەوخۆ خۆی سیستەمە سیاسیەکان دەگۆڕێ بەڵام سین داگیرکاریەکەی ئابوووریە ئەگەر بە داگیرکاری ناوی بەرین هەڵبەتە من پێمە هەموو داگیرکاریەک پاڵنەرێکی ئابووری لە پشتە ینی داگیرکاری کلاسیکانی جارانیش کە دەهاتن مەسەڵەن بۆ نەوت دەهات بۆ کەلوپەل بۆ مەوادی خام دەهات بۆ زەوی دەهات بۆ چێڵگە دەهات بۆ هەموو ئەو شتانە داهاتن ئێستاکە داگیرکاری ڕاستەوخۆ نەماوە جات ئەم داگیرکاری ناڕاستەو خۆی چ ئەمریکا بیکات چ چاینە بیکە من پێم وایە هەردووچیان بە شێوەیەک لە شێوەکان ئەم کردەیە دەکەن بەڵام ئەوەی کە بازاڕی بە چاینیەکان داوەکە ئەم کارە بە ئاسانتر بکەن ئەوەیە کە دەستی کاری هەرزانیان هەیە مەسەلەن دێتن لە عێراقا ئەگەر ڕێگەوبانێک دروست کاتن بە نیوە قیمەتی لەوانەیە 125 ئەو نرخەی کە کۆمپانیایکی ئەمریکی یان کۆمپانیایکی سینی یان کۆمپانیایکی وڵاتێکی دیکە بیکاتن ئەوان ئەنجامی دەدەن ینی من پێم وایە چاینە ئێستاکە لە ڕووی سەربازیەوە نیازی داگیرکردنی هیچ وڵاتێکی نییە بەغیر ڕزگارکردنی ینی ئەوە لە دیدی خۆیان ڕزگارکردنی تایوان نەبێ بەڵام ئەم هێزە ئابوووریە لە دوجارە پێویستی بەوە دەبێتن کە مەمەڕەکان ئامین بکە مەسەلەن جاران ئێمە دەزانین مەسەلەن بۆچی ئەمریکا پشتیوانی لە سعودیە دەکردیان لە وڵاتانی خەلیز دەکردیان ئەمنیەتی ئەو ناوچەی دەپاراست چونکە زۆربەی هەرە زۆری نەوتی ئەم ناوچەیە دەچوو بۆ ئەمریکا ئێستاکە 140 نەوتی وڵاتانی کەندا و دەچێت بۆ هند و بۆ چاینە 2000 چاینە پێویستی بە پاراستنی ئەو ڕێڕەوانە دەبێتن بەڵام ئەو ڕێڕەوانە ئێستا ئەمریکا بۆی دەپارێزێتن ئەگە ئەمریکا ئەوەی بۆ نەکات چاینە ناچارەکە مەسەلەن بۆ خۆی ئەو کارە بکاتن ینی مەبەستم ئەوەیە هێزی ئابووری 2000 هەر دەبێتە هێزیش سەربازی باشە دکتۆر بە خێرای دو پرسیارم دۆناڵد ترەمپ جۆرێک نیگەرانە لە کۆبوونەوەی ئەم سەرۆکانە پێکەوە ڤلادیمیر پۆتین و شینجینپین و کیم جۆن ئۆن و ینی کە پێکەوە دەیان بینێ قەڵز دەبێ بەم دیمەنە وەڵام من پێم وایە کە قەزبوونەکە بەس قەزبوونی ترەمپ نییە قەزبوونی تەواو هەموو ڕۆژاوایە چونکە ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە چاینە دیارە شتەکە نوێ نییە ئەمە دەرکەوتەی ئەوەیە کە پێی دەگوترێت شەنگهای گروپ ینی گروپی شانگهای تقریبان ئەمە بۆ 10 ساڵ دەبێ دامەزراوە وردە لە گەشەبووندا سەرەتادا 5 وڵات بوون ئێستا کە 20 وڵات زیاترن دووشت کۆیان دەکاتەوە یەکیان ئۆتۆریتاریانیزمە مەسەلەن با بڵێن دەسەڵات خوازیە چونکە حکوومەتی ئێران حکوومەتی تورکیا حکوومەتی مودی هیند کە ئەویشە جۆرێک دەسەڵات خوازە پوتینە نازام چی هەموو ئەوانەی کە ناوتێنان کۆیان دەکاتەوە بەڵام ئەوەی کە نیگەرانی ڕۆژاوایە لەوەیان یەکە لە کۆبنەوەکە لەوەیە کە ئەوانە دایانەوێ پشتیوانی یان پێشنیازی سیستەمێکی جیهانی نوێ دەکەن ینی ئەوەی کە پێ دەگوترێ world order ینی نظامێکی عالەمی نوێ ئەو نیزامە عالەمی نوێیە لە ڕاستیدا درێژکراوی ئەو نیزامەیە کە کاتی خۆی ئەمریکا و ڕۆژاوا دایان نابوو ئەوەی کە پێ کە با بڵێن لە 2000دا بوو بە سیستەمێکی لیبرالی گلۆبەلایزیشن ینی ئێستا کە چاینا بووە بە پاڵەوانی پشتیوانیکردن لە گلۆبەلایزیشن لە کاتێکدا کە ئەمریکا و ترامپ باز لە ئەمریکان فێرس دەکەن ینی ناشناڵزمێکی ئەمریکی و باج و سەرانە و تاریف لەسەر کەلوپەلی وڵاتانی دیکە دادنن ئەوەی چاینە دەیەوێ دووشتە یەکێکیان بەڕێزان پەیوەندەکەمان لەگەڵ دکتۆر شێرکۆ سرا هەر بە خۆشی وەڵامی دو پرسیاری دامەوە سپاسی دەکەم دکتۆر ئەگەر گوێت لێمەیە سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان